علي فرميم لا يكون الصديق صديقا برادر نابي ببرادري باش والرازقوي لقل يكتردا حتى لسي حالتان حتى يحفظ أخاه في ثلاث حتى لسي حالتان براي خوي برادري خوي نپارێزی و ئاگای لێ نەبێ یەکەمیان في نەکبەتیه لە کاتە ناخۆشەکان ئەگەر برادر بێ ئەو کاتەی کە تووشی ناخۆشیەک بوو لە بیری ناکا و لەگەڵیدا ئەبێ و لەو ناخۆشیە لەگەڵیدا ئەبێ و هەڵی ئەستێنێتەوە وازی لێ ناینێ مستەحیلە دووەمیان وەغەیبەتیه ئەو کاتێک کە لەوێ نییە ئەگەر برادری ڕازگۆیی و ڕاست بێ و ئیمانداری بێ بەیەکەوە ئەگەر برادەرەکە لەوێ نەبوو لە لای ئەو هەر کاتێک کەسێک باسی کرد کەسێک ویستی پەلاماری بدە بە زوبان بێ یان بە قەڵەم بێ قبول ناکا مستەحیلە لەسەریوە جواب دێ دیفاعی لێەکە بەرگری لێەکە ئەگەر لەوێ بوو تووشی نەخۆشی بوو یارمەتی ئەدا ئەگەر لەوێ نەبوو بەرگری لێەکە و دیفاعی لێەکە و لە کەس قبول ناکە بە خراپە باسی بکە سێەمیان و بعد مەوتیهی لە دوای مردنێشی لە بیری ناکە ئەگەر بە دوعایەکیش بێ ئەگەر بە یارمەتیدانێکی ماڵ و منداڵ و کەسە نزیکەکانیشی بێ ئەگەر بەخێر لێبوو لە بۆکردنێکیشی بێ ئەوە برادری ڕازگۆیی و ڕاست و تەواو خۆشەویستانم حەسەنی بەسری ئەفەرمێم مرۆڤ لە بۆ یەکتر مسلمانی ڕازگۆ و برادر لەگەڵ یەکتر وەکو ئاوێنە وایە ئەگەر شتێکی لێدی باش نەبوو مرۆڤ ئینسانە شایانی هەڵەکردنە ئەگەر لە برادەرەکەی خۆت شتێکت دی کە ئەم شتە شایانی ئەو نەبوو ناچێ لێ بکاتە هەڵاو لێی بداتە دەنگ و دۆڵێ ڕاستی ئەکاتەوە ڕاستەکەی پێڵێ لێی ئەشارێتەوە لێی ئاشکرا ناکە لەکن خەڵکی باسی ناکە ڕێگە ڕاستەکەی پیشانەدا ئەڵێ برام ئەبێ ئاوا بین ئێمە برادەرایەتیشی لەگەڵ ناپسرێنێ سەرەتا ئیلا ئەگەر وازی نەهێنا بەردەوام بوو لە خراپەکردنەکانە ئەوجا برادەرایەتی لەگەڵ ئەپسرێنی ئەگەر نا سەرەتا ئەگەر شتێکی وای کرد نابێت و یەکسەر وازی لێبینی جەعفەری سادق ئەفەرمێ ئەی کوڕەکەم 5 کەس هەیە برادەرایەتیان لەگەڵ مەکە 5 لا تصاحبهم ولا ترافقهم ولا تحادثهم نەقسەیان لەگەڵ بکە لەگەڵیان هەستە و دانیشە نەک برادەرایەتیشان لەگەڵ بکە یەکەم کەس الکەذاب درۆزن نابی لەگەڵی هەستی و دابنیشی چکە فەرمێ وەکو سەراب وایە سەراب زۆربەتان دیتی ئەمە خەڵکی ئەو دەشتەینەوە ئەزانین کە سەیرەکەی کاتی هاوینە و گەرمایە لە دوورڕا بڵقێکی گەرمایی بەرزە بیتەوە لە دوورڕا وەکو ئاوێ دیارە هەتا لێ ئەچیە پێش ئەم سەرابە ئەم هەوایە گەرمە کە بەرزە بیتەوە تۆ ئەزانی ئاوە هەتا لێ ئەچیە پێش هەلێتەوە دوورەکەوی نایگەیە ئەڵێ وەکو سەراب وایە برادەری خەراب و درۆزن دوور لە ڕووتان دوورەکانت لە بۆ نزیکەکانیشی لە بۆ دوورەکایکی سیفادەی لێ ناکەی دووەمیان کەسی فاسق و خراپەکار ئەو کەسە ئامادەیە بە یەک پارەنان بتفرۆش سێەم بەخیل نەکەی برادەرایەتی ڕەزیل نەکەی چونکە ئەو کاتێک کە پێویستە یارمەتیت نادا چوارەم ئەحمەق دوور لە ڕووتان بێعەقڵ ئەو کەسە ئەیەوێ سوودت پێ بگەێنێ بەڵام زەررت لێ ئەدا پێنجەم قاتیع الرەحم ئەو کەسەی کە سیلا پسڕێنێ چاکەکار نییە لەگەڵ داک و باب و خێزان و منداڵ و خوشک و برایەکانی خۆی تۆ بۆ برادەرایەتی لەگەڵەکەی کابرا بە وەفا نەبێ لە بۆ داک و باب و خوشک و برا و خێزان و منداڵەکانی خۆی ئەتەوێ لە بۆ تو بە وەفا بێ چکە ئەڵێ لە سێ شوێن لە قورئانی دیترم ئەو کەسێک کە قاتیع الرەحمە خوای پەروەردیگار لعنەتی لێ کردوون عومەری کوڕی خەتابی فەرموو لقاء الإخوان جلاء الأحزان گەیشتنی برادەران بە یەکدی خەم و خەفەتان لابە برادەر ئەبێ ئەوە بێ خۆشەویستانم